پێشێزم خێرهاتناوە و قناتێوات کەم تەجریدا سەر سەرۆکاتی تەجریدا سەر مرۆڤاییە هەمیە نەر سەروی بتێنەیە تەجریدا سەر سەرۆکاتی تەجریدا سەر مرۆڤایەیە سەر گەلێ بندا سەر ێزیدیا هەمیە سەر ژنەیە ئەم هەمێ بێ تەجریدێ نەدڕادینە و هەجی ئینسانێ ئینسانەتیە بخوازێ و ئینسانەتی بال هەبێ کی دەرێبێ لازم بێ ڕابێ سەرخۆ و گۆداریە ناکە و چاوێت خوڤاکە و گوهێت خوڤاکە لێ تەجریدێ ببیە خۆیی و ڕابیە سەرخۆ لەیلا گوڤان ئەبوو وەختە بێت سەد ڕۆژی ئالگراوا برچیبینەدا ئەو هەڤالێت خۆ ناسر هەورێ لێ ئەو وراها هەر یەکل دەرەکەل دەوڵەتا هەمی کەندە گراوا برچی بوونێ لازمە ئینسان دەنگە خۆ بکە و ڕوونەن هێ و ڕابیە سەرخۆ و چەلاکیا بکە و مەشاچێ بکە و لەیلا گوڤند و چەلاکیاوێ ببیە خوددان ئەم هەتا متساغنە دلۆپە خوێنی لاشەمادە هەیە ئەمێ پشتگیریا چەلاکبانت خۆکان لەیلا گوڤند و هەڤالێ دوێ ناسریا هەز هەڤالا هەمی هەچی کەتی گەراوا برچی بوونێ ئەم دەستخۆشێلوانت کان ئەم بێژن کارێوان لێ پیرۆزی بێویشە لەسەر کەتنەوە ئینێن و ئەب خودێ وان دەولەتێ نامنەتەوی هەمچکا چاوە خوشمارە گرتە چاغی تەجریدە سەر سەرۆکاتی بێ نەر سەروی بتنێ چێت بێ هەکە سەروی بتنێ باوان و هانات کرد سەر گەلێ بندەس هەمیە سەر مرۆڤاییە هەمیە سەر ئینسانەتیە هەمی تەجریدا سەر ئینسانەتیە هەمیە دەولەتێ ناونەتەوی سیپیتی هەمچکا چاوێ خۆ گرتە ئەش بێ تەجریدێڕە هەکە چاوێ خۆ ناگرتبانە مافێ مرۆڤ زانیبانە مافێ مرۆڤ هەبان هاڕابووبوونە سەرخۆ بێجا ئەوژی مافێ مرۆڤان نزان ئینسانەتیە نزان تشتێک عەدالەتێ نزان حەقیە نزان تشتێکل باوان نینە هەکە تشتێکل باوان هەبە حەقی هەبە ئینسانەتی هەبە عەدالەت هەبە نەها تەجریدا سەر سەرۆکاتی ڕاکرد بوون لە خاتراوانت کەتینا گەرەوا برچی بوونێ دەبانە هەڕۆهنەک ژێ شەهید دێخن هەڕۆنەک ژێوە هاتبن لەیلا گوڤەندا ئاسا ناکە دنیای نابێنێ ئەvێ دەمەکە درێژە کەتە گەراوا برچی بوونێدا هەڤالێ ناسێر هەمێ مکەندە گەراوا برچی بوونێدا و ئەلبێ ئەوێ هەمچکا چاوێ خۆ گرتا یەک دەنگێ خۆ ناکە ئەv زلم و زۆریە سەر سەرۆک و بانێت حەبس و زێندانە بگشتی تەمامەتی ئەم نەبێژن یەکی بتنێ ژێ دکەبنە گەراوا برچی بوونێدا خاترا سەرۆک بیباش خودێ بدرسن حەسابێ خودێ بکن دا خودێ وان بسەر بێخێ و ناجەح بکە یعنی کی ئینسانی بەربەریتە خودێکە و دژمناتیە خودێکە وی ئینسانی هەموێ خواویتە گەراوا برچی بوونێ خاتراوی سەرۆکی ئەف سەرۆک فگرێوی سەرۆکی ئەم هەموو پیشێ خستن ئەم هەموو پاراستن ئەمش فەرمانە خەلاسکردن حکوومەتە ما چێکرد هەما ما بخوا ئەم ئێزدی ما نەکاریم تشتێکی خۆ بکەن هەفتی و چار فەرمان هاتنە سەرێ مەمە خۆ نەپاراستیا بگرێ سەرۆک هاتە نێڤمادا ما نەزانی مەدگۆ قەی هەر فەرمانەکە هات خەلاس بوو جارەکە دینای سەرما فگرێ سەرۆک وسا فگرێ ما باش کرد و ئەم پیش ئێ خستن کاچ و خۆرتێن ما پاراستنە شنگالت کردنەوە بیبە دەولەتێت ناونەتەوی الوی تشتی ڕابن وی تشتی قبول ناکەن ئاف تشتێکی نەب قانون و حەقیەت خودەیە و نەب قانون و فگرێت ئینسانەتیە و دەولەتە بیبە دەولەت قبول ناکەن وی تشتی بیبە دەولەتێت ئۆرەبی ڕابنە سەرخۆ بێژن ئاف تشت گێڕنایە ئاف تشتێکی نەل حەقیە خودێ نەل قانونێت بەهتەنێدەیە ئەم وی تشتی قبول ناکەن بهزارە ئینسان کاتینە گەراوا برچی بوونێ مەها کاتینە گەراوا برچی بوونێ هەنێکا ژێ بسەر سەد ڕۆژی کاتیا هەنێکا بسەر دمها کاتیا هەنێکا بووە دسەد ڕۆژی ئافتش چاوە خودێ قبولت کە چاوە ئینسان قبولت کە ویبە بشەر وی تشتی قبول ناکە هێوی و داخوازێن دەولەتێ ناونەتەوی هەموو ئینسانێ فکرێ ئینسانە پارێزێ و فکرێ قەنجێت پارێزێ و ڕاستیت پارێزێ لوی تشتی ڕابن یەکەوەکە لەیلا گۆڤەند یەکی وەکە نزاناوێوی نایتە بیرام هەمە ئەم ئاوێت کەبنە گەراوا برچی بوونێ ناسر کاتینە گەراوا برچی بوونێ هەما خاترا خودێ بانێ برچیوە ڕابن بانێت وەکە سەرۆک بانێت فکری ئینسانەتیت پارێزێ ئیبێژی ئەس ئینسانم ویبە ڕابێ بیکاریبە سەرۆک خۆلمە ئینسانێ بندەست هەمووان نەدرکریە ژووی تشتی حەقی سەرۆک هەیە ئەم چ ژێڕە بکنی گێمەژی ئەم زارۆکی خۆشی فداوی بکن تێرا سەرۆک ناکە چما سەرۆک ئەف 20 ساڵە حەبس و زێندانەدەیە
حقی سەرۆک ئابێت کاتینە گەرافا برچی بوونێ خۆ برچی کرین خواتی کرین خۆ ڕەزیل کرین خوا فداوی کرین خۆ شەهید کرین وان فکرێ سەرۆک قبول کریە وان فکرێ سەرۆک ناس کریە هیچ هەنەکە فکرێ سەرۆک ناز نەکرێن نزانن سەرۆک چتکەن و نزانن ئێوێ ڕێخستنێ ڕاست بەماشینێ نزانێت چتکە ئەموی تشتی بێژن ئامبانی کی ملت بێنبانێت کنێ ئینسانەتێ بپارێزێ وی تشتی بەڕابێ وی تشتی قبول ناکە و بانێت برچی هەفدیتنێ وانە سەرۆک ڕەچێکن بلا سەرۆک ڕە بپەیبن بلا زلم و زۆری و ئشکەنجە ئەبانێت حەبس و زێندانە بە چێ نەبێ